بەردام دەبین دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان وەکو لە سەرەتای پرۆگرامدا ئاماژەمان پێدایکێک لە تەوەرەکانمان باس لەوە دەکەین کە لە دوای دەستگیرکردنی عجاج ئەو بیرەوەریانی کە لە ناخی زۆر کەسوانەی کە ڕزگاربووی ئەنفالن ئەوانەی کە سوکاریان ئەنفال بوو دەماودەم ڕووداوەکانیان پێگەشت و گوێبیستی بوون ئەم بیرەوەرانیان لە ناوناخی خۆیاندا ڕەنگە تا ئێستا شارد بێت و ڕەنگە باسییان نەکردێ ڕەنگانەوەی نوێ تا ئێستا ناوی عجاجیشیان هەر بەجێر لە جۆرەکان نەبیست پێ بەڵام لە دوای دەستگیرکردنی عجاج بە هەوڵەکانی نووسنگەی خانمی یەکەمی عێراق و سەرۆک کۆمار ناوی ئەم ستەمکارە کەوتە سەرزاری هەمومان و لە گوێی هەمومانە ئەم ناوە بیسترا جا ئەم یادەوەریانە ئەوانەی کە قسەمان بۆ دەکەن و لە میدیاکان و گوێبیستی دەبین چەندین یادەوەری سەخت و ناخۆشیانەیە لەگەڵ ئەشکەنجەکانی عجاج لە زیندانی نوگرەستەلمان ئێمە ئەمڕۆ باز لە بیرەوەریەکانی مامۆستایەکی ئاینی دەکەین کە لە زیندانی نوگرەستەلمان و خۆشی خاوەنی کە سوکاری ئەنفالە پرسیارەکانمان لەگەڵ دەکەین و توێژی زیاتر لەو بارەوە لەو دەکەین بزانین ئایا چ شتێکەیە کە تا ئێستا لە بیرەوەری داما بێتەوە دەچینە لای دکتۆر هاوارداودی و تاربێژ و مامۆستای ئاینی کە ڕاستە و خۆلا کەرارەوە لەگەڵمانە دکتۆر سڵاو لەبێ بەیانیت باش خۆت وەکو ڕزگاربوویەکی ئەنفال و هەروە کە سوکاری ئەنفال قسەت چییە لەسەر ئەم دەستگیرکردنەوە هەوڵەکانی نووسنگەی خانمی یەکەمی عێراق لەم بارەوە چۆن هەڵدەسەنگێنی بەڵێ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ ئێوە کە بایەخ بە ئەم پرسە ئەدەن لە ڕاستیە زۆر گرنگە ئیعلامی کوردی لەم ڕۆژانە بایەخێکی زۆر بە پرسی دەستگیرکردنی عجاج بدە و ئەم پرسە بگەێنێ بە شوێن و مەبەستی خۆی دیارە من وەکو ڕاستکردنەوەیەک من ڕزگاربووی ئەنفالم بەڵام لە نوگرەسەلمان نەبوومە باپیرم لێەوە بووە کە سوکارم لێەوە بووە ئەوەی کە جێی باسە و لە خزمەتی ئێوە باسی بکەین من وەختی خۆی 20 ساڵ پێش ئێستا کتێبێکم لەسەر ئەنفال نووسی ئەو کتێبە لە ڕاستیە زۆر گێڕانەوەی ئەوانەی تایە کە لە نوگرەسەلمان بوون چیرۆکی وای تایە ئینسان ناتوانێت خۆی بگرێت لە بەری بۆیە پێویستە ئەو چیرۆکانە تەدوین بکرێن و لە کتێبەکانە تۆمار بکرێن و ئەمڕۆ ئەو چیرۆکانە زۆر بەسوو دەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی عجاجی زاڵم و ئێمە لای خۆمانەوەکو کەسوکاری ئەنفال کراوان دەستخۆشی و سوپاسمان هەیە بۆ نووسنگەی خانمی یەکەمی عێراق و سەرۆکاتی کۆمار کە بەڕاستی ئەوەی حەق ئەبێ بوترێ و لە ئینساف نییە ئەگەر ئینسان حەقی بیناو دان بە حەقانەنێ لەوەتەی خانم یەکەمی عێراق بەڕێز شاناز ئیبراهیم چۆتە بەغدا بایەخێکی یەکجار زۆر ئەدا بە پرسی ئەنفال و هەل بە هەوڵەکانی ئەو بە کۆشتەکانی ئەو توانرا چەند گۆڕێکی بە کۆمەڵ لە بیابانەکانی خواروی عێراق هەڵ بدرێتەوە و هەندێکیان بگەڕێنەوە زێدی باوباپیران و نیشتیمانی خۆیان و هەندێکیش ئێمە لێرەوە داوای لەکەین کە هەر لە سەماوە لە بیابانەکانی سەماوە بە تەنیش ئەو گۆڕانەی کە هەڵدرایەوە دوو گۆڕی تر ئاشکرا کراون داوای لەکەین ئەو گۆڕانش هەڵ بدرێتەوە بە زووترین کات بگەڕێنەوە باوەشی کوردستان هەل لەسەر قسەی جەنابێ لە ڕاگەیاندراوێکی نووسنگەی خانمی یەکەمی عێراقە باسی لەوە کردووە کە تاکو ئەو مابێت بەردەوامە بێت لە داکۆکیکردن لە کەسوکاری ئەنفال کراوان و لە ئەنفال کراوان و حتا ڕووفاتێکی ئەنفال کراوان مابێت ئەو بەردەوامە بێت لە گەڕان و بە دوواداچوون بۆی بتوانێت ئەم ڕووفاتانە بێنێتەوە بۆ زێدی خۆیان و بۆ نیشتیمانی خۆیان دکتۆر لە دوای ئەم هەوڵانەی نووسنگەی خانمی یەکەمی عێراق کە عجاج یاخود لە ناو گەرمیانیەکان و ئەوانەی کە لە زیندانی نوگرەسەلمان بوون بە حەجاج بەناو بانگە ئێمە چەند ڕۆژێکە بەرنامەکەین و بەرنامەی تایبەتم هەیە لەسەر ئەوە حەجاج یان عجاج دوایەوە ڕوونکردنەوەشمان لەسەرەوە بەرێ پرسیارەکەم ئەمەیە ئێمە چەند ڕۆژێکە لە ڕووی یاساییەوە بەرنامە لەسەر ئەم کەیسە لەسەر ئەم تاوانبارەکەین ئەمێ لە ڕووی ئاینیەوە لە ڕووی دینەوە پێمان بڵیت ئەم کەسە لە ڕووی دینەوە بە تاوانبارە ژمارەکرێت لە ئێستەیە لە دادگایە ئەم کەسە وەکو تۆمەتبار مامەڵی لەگەڵاکرێت بۆ ئەبێ وەکو لە ڕاگەاندراوەکەی نووسنگەی خانمی یەکەمی عێراق تۆ کە ئەبێ زۆرترین سکاڵا تۆمار بکرێت بۆ ئەوەی وەکو تاوانبار بناسرێنێ بەڵام جارێک قانونە و قانون ڕێگەی خۆی هەیە بەڵام لە ڕووی شەرع لە ڕووی دینەوە ئەمە چۆن مامەڵی لەگەڵا ئەکرێت دکتۆر
بەڵێ لە ڕاستیە هەرچەند المتهم بەریء حتى تثبت ئیدانەته واتە ئەوەی تۆمەتبارە تۆمەت بۆ کراوە بەریئە هەتا تاوانەکەی بەسەر ئەسەپێنرێ ئەمە لە ڕووی یاساییەوە وایە بەڵام ئێمە لە ینی لەلایەن کەسوکاری ئەنفال کراوانەوە لەلایەن دەیان و سەدان ڕزگاربووی ئەنفال لە نوگرە سەلمانەوە حەجاج ستەمکارە و مجرمە وقاتلە وهۆکاری برسیکردن و بەڵێ بەڵام لە ڕووە ئاینیەکەەوە بۆمان باسکە هۆکاری برسیکردن بەڵێ لە ڕووی ئاینیشەوە ینی ئەوانەی کە دوو شایەت بەسە بۆ سەلماندنی تاوانی کەسێ و ئێمە بە چاوی خۆمان بە زیندوێتی چەندان کەسمان بینیوە و ئێستاش ماون لە حیاتا ماون زوڵمەکانی عەجاج ئەگەڕنەوە کەوابوو لە ڕووی ئاینەوە لە ڕووی شەرعەوە ئەم پیاوە زوڵمەکەی ستەمەکەی سەلمێنراوە لەلایەن شهود عیانەوە شایەت حاڵەوە و لە ڕووی ئیسلامەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم باسی ئافرەتی ئەکا لە بەنی ئیسرائیل ئەم ئافرەتە پشیلەیەکی سجن کرد نە ئاوی پێدا نەخۆراک هەتا پشیلەکە مردار بۆەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئافرەتە بەهۆی ئەم کردەوە چووە جەهەنەم چووە دۆزەخ ئەمە ئەگەر ئینسانێ ئاژەڵێ برسی بکە لە ئەنجامە دۆزەخ جێتی ئەی چ جای چەندین مناڵی ئەم میلەتە ئێمە مناڵی کورد ئافرەتی کورد لە بیابانەکانی سەماوە نوگرە سەلمان لە تینوێتیە لە برسێتیە لە نەبوونیە لە تەعزیبە لە تیهەڵدانە بە کێبڵەکەی دەستەوە ئێستاش لە ناو پیرەژن و لە ناو ئافرەت و مناڵانی ئێمەدا یادەوەریەکانی کێبڵەکەی عەجاج یعنی بە زیندوی ماوەتەوە بەردەوام بە کێبڵەکەی دەستەوە بە ناو قاعەکانە گەڕاوە لە خەڵکی داوە زوڵمی کردووە خەڵکی برسی کردووە ئەمە لە ڕووی شەرعەوە ئەم پیاوە زاڵمە و مجریمە دکتۆر باست لەوە کرد کە لە یادەوەریتانە تا ئێستا کێبڵەکانی ئەو ستەمانەی کە کردوتی بەرامبەر بە خەڵک ماوە بەڕێستان وەکو ڕزگاربوویەکی ئەنفال هیچ یادەوەریەکی ئەو کاتت ماوە لە بیرت مابێت گەر بۆمانی باس بکەی من خۆم زۆر مناڵ بوومە بەڵام ئەوەی کە دایکم باسیەکە ئێمە لە سجنا 9 ڕۆژ لە سجنا بووین حتا شەو ڕۆژێ من فرێدرا بووم لە دەرەوەی هۆڵەکانی سجنەکە با بڵێین دوای شەو ڕۆژێ من گەیشتومە بە دایکم و لەو 9 ڕۆژە نە ئاو بووە نە نان بووە نە خۆراک بووە نەخەوتن نە ئیسراحەت بەردەوام تەعزیبی نەفسی ئەوەی کە باسیەکە دایکم بەردەوام ئەم چیرۆکانەمان بۆ باسەکە بەڵام هەر بە هەوڵی دایکم و بە هەوڵی کۆمەڵێک خەمخۆر و دڵسۆز ئێمە لە پەنجەرەی سجنەکەەوە لە دەرگاکانەوە دەرگا شکێنراوە پەنجەرەکان شکێنراوە لە بەسەر دیوارەوە دایکم چۆتە سەر پشتی هەندێک لە بە ئەوانی کە جاش بوون لەوێ دڵسۆزانە ئیشیان کردو بۆ بەردانی خەڵک هەندێک دەگمەن چەند کەسێک لەوانە بەسەر پشتی ئەوانەوە چۆتە سەر دیوار و چۆتە ئەو دی و دانەدانە ئێمەشی داوە ئێمەشیان داوە بەدەستی دایکمەوە. بەڵێ دکتۆر جەنابەت باش ئەزانیت کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی سپاس بۆخوا موسڵمانە و ڕوو لە دین و لە ئیمانە لەم کاتانەیە کە کەیسێکی ئاوا ڕوبەڕووی قەزیەکی کوردیە بێتەوە کە ئەم کەسە لە دوای 37 ساڵ دەستگیرەکرێت مامۆسایانی ئاینی ڕۆڵیان چییە بێت بەتایبەت لە ڕۆژانی هەینیە بۆ ئەوەی هەنیێسا بەس بەیانی ماوە بۆ سکاڵا تۆمارکردن و پێویستی شەکات بەردەوام نووسنگەی خانمی یەکەمی عێراق باز لەوە کات کە ئابێ زۆرترین سکاڵا تۆمار بکرێت وەکو مامۆسایانی ئاینی کە ئەمڕۆتان لە بەردەمە لە مینبەرەکانەوە لە مزگەوتەکانەوە چۆن داوا لە هاوڵاتیانەکەن چۆن داوا لە کەسوکاری ئەنفالەکەن ئەوەی کە تا ئێسش ڕەنگە نەچوو بێ بۆ ئەوی دووریەوە بێ بۆ یاخود زانیاری نەبێ چۆن پێیانەڵێن کە ئەبێ بچن ئەم کەیسە تۆمار بکەن ئەم سکاڵایانە تۆمار بکەن بۆ ئەوەی ئەم تاوانبارە بە سزاکەی خۆی بگا بەو سزایە بگات کە چەنەها کەسی وەکو جەنابێت لەو گەرمیان و لە کەرکووک و لەو ناوچانەیە لە ژێر ستەم و زوڵمی ئەم کەسەیە بوون ئەم تاوانبارەیە بوون ینی مامۆسایانی ئاینی ڕۆڵێکی باشیانە سوپاس بۆخوا چۆن ئەتوانن وا بکەن کە زیاتر سکاڵا تۆمار بکرێت
بەڵێ دیارە یەکەم جار ئێمە سەرەتا ینی پێش ئەوەی بچمە ناو بابەتەکەەوە داواکەم لە نووسنگەی خانمی عێراق نووسنگەی خانمی یەکەمی عێراق کە ماوەکە درێژ کاتەوە بەڕاستی چونکە سکاڵا کارێکی زۆر هەن تاکوی ئێستا نەیانتوانی و ئامادە بن لە ڕۆژانی داهاتووە ئامادە ئەبن ماوەکەی لە ڕاستیە کەمە پێویستە زیاد بکرێت چونکە خەڵکێکی زۆر لەوانەیە بێبش بێ لە تۆمارکردنی وا بڕیارەکە درێژ بکرێتەوە ماوەکەی درێژ بکرێت مامۆساین بەڵێ زۆر باشە و دووهام مامۆسایانی ئاینی بە تایبەت مامۆسایانی ئاینی کورد پێویستە ئەم بابەتە بقۆزنەوە لەسەر مینبەرەکانیانەوە ئەمە ئەم پیاوە دوای 37 ساڵ خوای پەروەردگار کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله ليملي للظالم حتى إذا أخذه لم يفلته ئەفەرمێ مۆڵەت ئەدا بە زاڵم بەڵام کە گردی زاڵمی گرد ناهێڵێ لە دەستی دەربچێ بۆیە ئەمە حتا ینی پێویست ئەمڕۆ پێویست بۆ ناکە مامۆسایانی ئاینی خوتبەی تر بنووسن بە دوای بەناو کتێبەکانە بگەڕێن عینوانی ناونیشانێک دابنێن بۆ خوتبەی کەواتە دکتۆر جەنابێت لێرەوە ئەمڕۆ لەم بەرنمەیەوە بۆ ئەمڕۆ داوا لە هەموو مامۆسایانی ئاینیەکەی کە بۆ خوتبە و بۆ وتاری ئەم ڕواز لە هەموو بابەتێک بێنن تەنها جەخت لەسەرم کەیسەکەنەوە مامۆسایانی ئاینی کورد ئەگەر خەمخۆری نەتەوەکەیان میلەتەکەیان دۆسیەی ئەنفال بن قەزیەی کورد بن پێویست ناکە ئەمڕۆ داوایان لێکم پێویست ناکە ئەمڕۆ بگەڕێن بە دوای ناونیشانی وتاری ترا ئەمڕۆ ڕێک پێویستە هەمویان ئەم بابەتە لەسەر مینبەر باسکەن و ببێ بە پند و عیبرەتێ بۆ هەموو زاڵ مستەمکارێ کە خوای پەروەردگار عاقیبەتی زاڵم بەم شێوەیە هەرچەندێ ساڵ بژێی لە ئەنجامە زاڵم ئەبێ سەرشۆڕ بێ و زەلیل بێ و لەلایەن مەزلومەوە ببینرێ کە چۆن عاقیبەتی بەو شێوەیە بۆیە من شخصی خۆم نەک هەرم جمعای ڕابردوو بەکارم تایبەت کرد بە بابەتی عەجاج. دکتۆر وەکو لە سەرەتاتا بەڕێزت ئاماژەت پێدا کە خانمی یەکەمی عێراق جگە لەوەی کە هاوکارێکی زۆر باش بوو لەڕێی هاوکاری نووسنگی خانمی یەکەمی عێراق کە توانراوە عەجاج دەستگیر بکرێ بەڵام چەندین کاری تر کراوە بۆ منەوەکو بەڕێزت ئاماژەت پێدا هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و هەروە وەرگرتنی سامپڵی خوێن لە کەسوکاری ئەنفالکراون ژمارەیەکی زۆر لە کەسوکاری ئەنفالکراوان بەدەم ئەو داوایەوە هاتن کە بڕۆن سامپڵی خوێن وەرگرن بۆ ئەوەی ڕووفاتەکانیان ڕادەست بکرێتەوە ئەی سەبارەت بەم سکاڵاکردنە بەڕێستان وەکو مامۆسایەکی ئاینی و کە وتار دەدەن لە مزگەوتەکاندا بەرکەوتتان زیاترە لەگەڵ خەڵکدا خەڵک چۆن هەڵدەسەنگێنن ئایا خەڵک زیاتر لە ڕۆژانی ڕابردوو دەڕۆن بۆ ئەوی سکاڵا تۆمار بکەن وەکو بەڕێستان ئەوکو ئاماژەم پێتا کە بەرکەوتنتان لەگەڵ خەڵکدا زیاترە لە ڕاستیە من بە پێی ینی ئەوانەی کە ئەچن بۆ ژمارەی ئەوانەی کە ئەچن بۆ تۆمارکردنی سکاڵاکردن بەداخەوە ئەیڵێم یعنی بە گوێرەی قورسی دۆسیەکە نییە یعنی خەڵک بەداخەوە ینی خەڵکەیە ڕزگار بووی نوگرە سەلمانە و زوڵمەکانی عەجاجی بە چاوی خۆی هەمووی بینیوە تاکو ئێستا ئێمە زۆر محاولەی لەگەڵاکەین ئامادە نییە بەڵام لەگەڵ ئەوەشە ژمارەیەکی زۆر تاکو ئێستا با بڵێن 129 کەس یاخود زیاتر لە گەرمیان تەنها لە گەرمیان زیاتر لە 130 کەس هاتوون سکاڵایان تۆمار کردووە هەندێک کەس خۆم ینی شخصی خۆم چوومە بۆ ماڵی داوام لێ کردووە تێیم گەیاندووە هەندێک کەس هەڵە حاڵیوە لەم بابەتە ینی تاکو ئێستا وازانێ ئەمە بۆ بەرژەوەندی حزبێکە یا لایەنێکە ئەمە بەعکسەوە ئەمە بەرژەوەندی خودی سکاڵا نووسەکەی تایە پێچی ئەمە لە داهاتووە ئەو سکاڵا نووسە مەسەل مناڵی مردووە لەوێ زەرەری کردووە لەوێ لە دوای ئەوەی کە عەجاج حکم بدرێ و بڕیاری لەسەر دەربکرێ حکوومەتی عێراق پێچێ مناڵەکەی با بڵێنەوەی کە مردووە لە برسا لە تینیا لەژێر تەعزیبە بە شەهید لە قەڵەمیدا و ئیمتیازاتی شەهیدی بۆ دابینکە و قەرەبووی مادیان بکاتەوە بۆیە ئەمە من لێرەوە ڕایەگەێنم کە بەڕاستی زۆر زەرورە ئەمڕۆ وەسبەینێک کە ئەو ماوەی کە بۆی دیاری کراوە هەموو ئەوانەی کە ڕۆیە لە نوگرە سەلمان ئازاد بوون هەمویان حەقی ئەویان هەیە سکاڵا تۆمارکەن چونکە هەرچی بەسەریانە هاتووە حتا جەنازەکان کە سەگەڕەشەکانی بیابان خواردوونی
لەلایەن عجاجەوە بووە ئەتوانێت ئەوەیشی کە لەوێ نەبووە باوکی لەوێ مردووە دایکی لەوێ مردووە برایەکی خوشکێکی لەوێ مردووە ئەتوانێت بڕوە سکاڵا تۆمارکە بڵێ براکەم بە شایەتی فلان و فلان لەوێ بە برسیکردنی عجاج بە زوڵمی عجاج مردووە یاخود کەسێ بڵێ باوکم لەوێ عجاج برسی کردەوە لە برسیان مردووە و جەنازەکەی دەرخوادی سەگداوە دوو شایەت بباو لە سکاڵاکە تۆماریان بکە بۆیە لە ڕاستیە ئەمە ینی مەلەفێکی گرنگە چۆن خانمی یەکەمی عێراق هاتوۆتە پێشەوە بابەتەکەی هێناوەتە ئەم کایەوە ئەو کابرای دەستگیر کردو لە ڕاستیا بە هەوڵی ئەو دەستگیر کراوە ئێستا تۆپەکە لە ساحەی کەسوکاری ئەنفال کراوانە تا چەند ئەتوانن تاوانەکان بسەلمێنن و بسەپێنن بەسەر عجاجی دکتۆر ئاماژت پێدا کە کۆمەڵە لە خەڵکان بڵێ ئاماژت بۆیە کە کۆمەڵە لە خەڵک بە هەڵە تێگەشتون لەم بابەتە پێیان وانێ کە کارێکی گرنگ بێ بڕۆن سکاڵا تۆمار بکەن لە وتارەکاندا جگەلەوەی کە هانی خەڵک دەدەن و باز لەوە دەکەن کە بڕۆن سکاڵا تۆمار بکەن باستانەوە کردو ئەمە تا چەند گرنگیە ئەمە بەو شێوێنێ کە ئەوان لێ تێگەشتون هیچ ڕوونکردنەوەیتان بۆ خەڵک داوە لەو بارەوە خۆی ئەمە خاڵێکی سلبیە لە ناو میلەتەکەمانە بەداخەوە هەمیشە ناڕوانێ بۆ قەزیەکانی خۆی بە بایخەوە ناڕوانێ بە گرنگەوە ناڕوانێ سەیری نەتەوەکانی تر بکە سەیری وڵاتانی تر بکە کە چەند شتەکانیان بچووکیشە گەورەیەکەنەوە بەڵام ئەمە گەورەیە قەبارەی زوڵمەکان کە لێمان کراوە قەبارەی ئەو دۆسیانەی کە بەسەرمانە هاتووە زۆر گەورەیە بەڵام ئێمە بە بچووکی سەیرەکەین و بچووکی تەماشایەکەین بۆیە میلەتی ئێمە نەتەوەی ئێمە گەلی ئێمە گەلی ستەمدیرە ئێمە پێویستە بەخۆیان بچێتەوە بەرامبەر قەزیەکانی خۆی بە گرنگەوە بڕوانێ و ئەمە بابەتێکە پێوەستە بە مێژووەوە پەیوەستە بە وڵاتێکەوە نیشتیمانێکەوە نەتەوەیەکەوە نابێت کەم تەرخەم بن ئەوەی کەم تەرخەم بێ ئەوە خیانەتی لە ڕابردوو لە مێژووی خۆی لە قەزایای میلەتەکەی خۆی وەرگرتنیە. بەڵێ دکتۆر کاتی بەرنامەکەمانەوەی نەماوە ئەمەوێ دوا قسەی جەنابەت لەسەر ئەم بابەتە وا گرنگەکەی جەنابەت شتێکی جوانت فەرموو وتت بە هەوڵی خانمی یەکەمی عێراق و نووسنگەی سەرۆک کۆمار ئەم کەسە ئەم تاوانبارە ئەم جەلادە دەستگیر کراوە ئێستا تۆپەکە لە ساحەی کەسوکاری ئەنفال کراوان و ئەو کەسانەیە کە کەسیان لە خەڵکیان لە ناو ئەنفالە بۆ بە قوربانی وە شەهید بوون چۆن بتوانرێ زۆرترین هەرچەند چەند جارێکی ئاماژەت پێدا بەڵام ئەمێ زیاتر لەسەرم بابەتە قسە بکەی بۆمان چۆن بتوانرێ زۆرترین سکاڵا تۆمار بکرێ بۆ ئەوەی ئەم کەسە بە ئاسانی لە کەیسەکە دەرنەچێت و تاوانەکەی بەتاوەتی بسەلمێنێ ینی چەندەها ئێمە لە دەستگای میدیایی کورسات لەگەڵ ڕزگاربوویەکی ئەنفالە قسەمان کرد کە ئەو کات تەمەنی 7 ساڵ بوو کە بە چ شێوەیەکی دڕندانە ئەم تاوانبارەیە خودت ئەم جەلادە سزای ئەم مناڵیەوە کە تەمەنی 7 ساڵ بۆ ئێستا مامەسا ڕێبازەوە لە شاری کەلارە ڕەنگە هەر جەنابیشت بیناسی کە کەسێکی سەرکەوتووە یعنی ئەم هەموو تاوانە کە کراوە ئەم هەموو سزایانی کە لەلایەن ئەم شخصەوە بەرامبەر بە گەلی کورد کە سوکار بە ژن و مناڵ کراوە چۆن بتوانرێت زۆرترین سکاڵا تۆمار بکرێت وەکو دواقسەی جەنابێ بێ لەسەر ئەم بابەتە یەکەم ئەبێ تاکی کورد ئەنفال بە دۆسیە و کەیسی نەتەوەیەک بزانێ نەک کەیسی تاکە شخصی یان حزبێ لەو ڕوانگەوە بڕوانێتە قەزیەکە دیارە ئەمە پاڵنەرێکی سەرەکیە بۆ ئەوەی بە زووترین کات بڕوە سکاڵا تۆمارکە لەسەر ئەو زاڵمە دووهەم بابەتی حەجاج یان عەجاج خۆی ئەم پیاوە ناوی عەجاجە بەڵام لە ناو لە میدیاکانە بەداخەوە بە حەجاج بڵاو بۆەوە من تەنانەت کتێبێکم 20 ساڵ پێش ئێستا نووسیوە گەڕامەوە بۆ سەرچاوی ینی بۆ کتێبەکەی خۆم لە ناو هەموو کتێبەکەمان بە عەجاج تۆمارم کردو ینی 20 ساڵ پێش ئێستا لە دەمی لە زاری کە سوکاری ئەنفال کراوانەوە بە عەجاج تۆمارم کردو بەڵام کە لە میدیا بڵاو بۆەوە حەجاجی تکریتی و یاخود کۆمەڵێ زانیاری هەڵە لەبارەی عەجاجەوە بڵاو کراوێ کە گوایە دوو مناڵی ناو قاعیدا بۆ دوایی چوەتە سووریا و کۆمەڵێ لە ئەلبووناسرە و ئەمانە وای کرد بنەماڵەکەی عەجاج وای کرد ئەمە هۆکارە بێ بۆ ئەوەی ڕەتی کەنەوە کە ئەمە عەجاجە نەک حەجاجی ئەوەی کە خەڵک مەبەستێتی بۆیە بە دڵنیاییەوە ئێمە لەلایەن کە سوکاری ئەنفال کراوانەوە بۆمان دەرکەوتووە کە ئەم پیاوە عەجاجە و چێژی ئەو عەجاجەی کە چێژی لە سزادانی
کورد وەرگرتووە نەک حەجاجی ئەلبووناسر و عوبەیدیەکەیە نەک ئەوەی کە خەڵک ئەڵێ ئەم ئەلبووناسرە بۆیە بە دڵنیاییەوە ئێمە لە کۆتایە داواکەین کە سوکاری ئەنفال کراوان بە زووترین کات بڕۆن سکاڵات تۆمارکەن لەسەر ئەو پیاوە و تاکو لە داهاتووە ئەگەر حکوومەتی عێراق ئەگەری زۆرەکە قەرەبووی کە سوکاری ئەنفال کراوان بکاتەوە لە پاش بڕیاردان لەسەر ئەو پیاوە. بەڵێ دکتۆر سپاس بۆ تۆ سپاس بووی کە لەگەڵمان نبوویت ماندوومان کردی سپاس بۆ دکتۆر هاوار داودی و تاربێژ و مامۆستای زانکۆ و هەروە ڕزگار بووی ئەنفال.